كاك ما شاء الله ما هنر بو بحوصات شي بو بحوصة خالة كاك والله أعطون فري وجنجنات وأنا جنبيني كنا دي رحمة اللي بتوش أقل ما بس بقى شعرين وزاد ناقرد هي نازو براقي أنا كاتي كتوجني أنا بس يسا هزار بو يسا بحوصة هزارة كي أتواني جنبيني رحمة لي كاكا توز دا أعطون جنينان بينا أو سبيل تزياك والله من هر سوتام سوتا بقران بو والله جواكي زور فينو أو شو مبرق قرنا يا أخوي كاكا كاك الرحمة لي بيتو لبياني ومدأ وخوي توا تو كيشي قدنيا والله نازم كيشي تقول أنا والله يوم قلبي ما كاكا باورناكم غير ما ويش كم كاكا أو أوي توي خوي تو طبيعي نية تو بلي كيشي تندرسي نبيتو نا والله من بام جنجيه كيشي تندرستي شي كاكا براقي يعني أما أترسم نشاني نخوشي بيه بعمل شاب سيارك اللي يبكى فرمو تو أو زور أخوي توايا أرى والله أي مسكردين شونه والله ميزي شكم كاكا معنو بونو هیلاکی وشت أرى والله هسي شكم تو زمان ويلاكم حەز ناکەم ئەم شتت پێ بڵێم بەڵام لەبەرەوەی لە ماڵی ئێوە توژووی شەکرەتان هەیە من گومانی نەخۆشی شەکرەت لێکم أي شو بزانم شكرا شي شكري شي بقى من بام جنجيه براگیان پەیوەندی بە گەنجیەوە نییە ئەمە نەخۆشێکی بێدەنگە خوا نەخواست دوایی بداتە چاو و گورچیلەکانە چارەسەر هەر ناکرێت پارەیەکی زۆری شێوێ بۆی پێویستە پشکنینی پێشوەختە ئەنجام دەیت و پشکنین چییە کاکارام براگیانە پشکنینی پێشوەختە ئێستا لە تاوەری تەندروستی سمارت دەکرێت بەڵێ کە پشکنین بۆ ئەکات بووی دوایی کێشەی تەندروستی گەورەترە توش نەبێت ناوێک تۆمارەکەی لای ئەوان پەیوەندیت پێوەکەن ئەڕۆیتە لای پزیشکیە کارمەندەکە لەگەڵ تا ئەبێ بۆ هەموو کێشەکان بەو شێوازە تو ئەتوانین ڕێگری بکەی لەوەی کە کێشەکەت خراپتر بێت والله زۆر باش وڵام مەمنونیش بنایەکم تۆمارەکەیت بۆ نا بەسەر چاو خۆش بێت ئێستا ناوێکت بۆ تۆمارەکەم بەڵێ دوایەوە کارمەندەکە خۆی پەیوەندیوان پێوەکە باشە لەگەڵمانە ئەبێت هەتاوەکو پشکنینەکە ئەەکەی ئەڕۆیتە لای پزیشکی پسپۆرەکە پزیشکەکە ڕێنمونی تەکات ئەمە باشترین ئۆفەرە لە تاوەری تەندروستی سمارتە هەیە بۆ ئێستا پەیوەندیان پێوەکە السلام عليكم. باشی براگیان بخیر مثلا چاو سپاس دەکەم بەڕێز بخیر بن پێشتر ناومان تۆمار کردبووها بۆ پشکنینی پێشوەختە پێشوەختە بەنای کاکوندەر عەدنانەوە بەڵێ خزمەتتانم بەڕێزیان فەرمو بچینە بەشی ناو تۆمارکردنی بەشی تاقیگە و لە پاشان چین بۆ بەشی ڕاکێشانی خوێنەکەمان لەگەڵمان نابی بەڵێ گیان لە خزمەتتانم ئینشاءالله فەرما بڕۆین بەڕێزم السلام عليكم کاسەرگەی ماشی سلام سپاس دەکەم نەخۆشێکمانەیە بۆ پاکێجی پشکنینی پێشوەختە بەنای کاکوندەر عەدنانەوە سلام علیکم بەڕێزم ئینشاءالله سلێرە ناو تۆمارەکەین پاشان بەشی سەحبی خوێنەکەمان خوێنەکەی ڕائکێشێ پاشان چین بۆ لای دکتۆرەکان و باکاتی فاسەکانیش ئینشاءالله تەواوکەین زۆر دەست و چاوت خۆش کاسەرگەی زۆر سپاس بەرم بەڕێزیان Регіон чого? Мамо слово виразило ісландії. دوایەوەی کە ناوی نەخۆشەکەمان تۆمار کرد و هاتوینە بەشی ڕاکێشانی خوێن ئەم کارمەندە بە ڕێزەی تاوەری تەندروستی سمارت هەنگاو بانگاو لەگەڵمانە ئەبێ گرنگی بوونی ئەم کارمەندە ئەوەیە کە ئێمە ڕێکارەکان بە شێوازێکی دروست ئەنجام بدەین ئێستا ئێمە پشکنینی خوێن بۆم نەخۆشە ئەنجام دەین چونکە گومانی نەخۆشی شەکرەمان هەیە بەڵام پشکنینی پێشوەختە لە تاوەری تەندروستی سمارت تەنها بۆ نەخۆشی شەکرە نییە وەکو ئەو کارمەندە بە ڕێزە بۆ ئێمە ڕوونکردەوە ئێمەش پێتانەڵین کە بۆ هەر نەخۆشیە کە گومانتان هەیە لە ئێوەدا هەبێ یان بۆ پشکنینی پێشوەختە لە خۆتانە بۆی تووشی هیچ نەخۆشیێکی نەخوازراو نەبن ئەتوانن سوود لە مۆفرە بینن کە لە تاوەری تەندروستی سمارت هەیە بە سپاسەوە تاوەری تەندروستی سمارت هاوکارمان بوو سپاسی کارمەندە بە ڕێزەکانیانەکەین ئێوەش ئەتوانن ئێستا بێن و سوود لە پشکنینی پێشوەختە وەرگرن بۆی خوا نەخواست لە داهاتووە تووشی نەخۆشی خراپتر نەبن و پارێکی زیاتر سەرف نەکەن ئێستا ئەتوانن بە پشکنینە بە پارێکی کەمتر چارەسەری کێشەکانتان بکەن کاکمەرجان سابی خوێنەکەمان کردو ئینشاءالله چاوەڕێی تاوت نەتیجەی خوێنەکانمان دەرەچێت لە پاشان ئەچین بەلای پسپۆری تایبەت بە نەخۆشیەکە ئینشاءالله لێ کاکمەرگیان خۆی گەورە شفادە ئینشاءالله من ئەبێ بڕۆم بۆ لای کارەکەم باشە کاک عەبدوڕەحمان لەگەڵ تا ئەبێ بۆ شەکانتان بۆ گەڕێنی ئەتوە بۆ لای پزیشکی باشە لە خزمەتتان وا لەگەڵی خواس کاگونەر جەنابتی بەخێر بی زۆر سپاس مەمنون کاگونەر فەحسەکانە کردووە ئێستا فەحسەکانە لەبەر دەستمایە چۆن بوو فەحسەکانە کرد چی بوو وڵای دکتۆر لەگەڵ کوڕێکی رەفیقمان لە ئۆفیس بێکەوەین بەڵێ تر ئاوشتم زۆرە خواردەوانێ وتی کاگونەر بۆ ناچی فەحسێ بکەی وڵای گومانەکەم تۆ شەکرەوە بێ ڕاستەکەی توتم لە چۆن وتی لە نەخۆشخانەی سمارت فەحسێ بۆکەن گومانەکرێت تۆ شەکرەوە بێ بچۆ بزانم دکتۆر چی پێڵێت تیشێکی باشە کردەوە طبعاً کەس هەیە لە عیلەکەتانە شەکرەی هەبێ بەڵێ دایکم وەزعی باشش کرد باشش کرد لەخوا بەزایە بەڵێ جەنابی ئیشە چییە کار دکتۆر جاوڵا ژمێر یارم
ئەی وەرزش شتی وای هیچ وەرزش بەدە باش نەتیجەکان لە لای منە خۆ سەیری کردووە بزانی هیچ شتێکی تێگەیشتوی سەیری هیچ ڕقەمێکە کردووەیانە وڵای سێرم کرد دکتۆر بەزی چی لێ دێنەگەشت بدەنایەک زایدی سووری تیاوەوەیان تۆ کەسامەکە بۆ سامەکە لە ڕاستیە کاگونەرگیان ئەوەی کە من ئەیبینم لە فەحسەکانتە شکر بۆ خوا زۆربەی فەحسەکانە باشە کارکردنی گورچیلەکان و چاوریەکانە زۆربەی باشە یەکیان نەبێت تۆزێ بەرزە بەڵام بەنسبەت شەکرەکەەوە تۆزێ شەکرت هەیە یعنی مەرحەلەی بیدایەتی توشبوون تە بە شەکرە ئەو خواردنە زۆرە بەشێکی علاقەی بۆ کە تۆ شەکرەکە و بەرز بۆ ئاو خواردۆتەوە بۆ ئەوەی ئۆنیا تعویزی ئەو ئاوە بیتەوە کە لە دەستی لە کاتی بەرزبوونەوەی شەکری خوێنە بەڵێ بەس دکتۆر تەمەنی من ئەوەی تووشی نەخۆشی شەکرە بێتەوەوانە پرسیارێکی زۆر جوانە لە ڕاستی عادەتەن شەکرە لە گەورە ساڵانە ڕوایە بەڵام ئێستا زروف گۆڕاوە لە تەمەنی 30 ساڵ و 40 و 50 نەخۆشمان زۆرە مەڕوایە بە تایبەتی و کەسانی کە لە عیلەکەیان ئەم نەخۆشی هەبێ یان تۆزێ وەزنی هەبێ جەنابە تۆزێ وەزنە حەدی تەبیعی زیاترە اینجا و بە حکمیەوەی ئیشەکەت زۆر دانیشتنە وەرزش ناکەی بۆیە ئیشێکی زۆر باشە کردووە کە پشکنینی پێشوەختە کردو چونکە زوو دەستنیشانکردنی نەخۆشیەکە زۆر کار ئاسانی بووەکە ئێستا حالیان یعنی تۆ لە بیدایەتی توش بوون تای بە نەخۆشیەکە هیچ على لەکسەر لێکەوتی خراپی توش نەبووە ئەمە زۆر گرنگە بوو زۆر باشە ئەی دکتۆر برایکی کەم هەیە 2 ساڵ لە خۆ مناڵترەوە ژار تۆزە خەڵەوە بەڵێ پێویستەکەویش پشکنین کات بەنسبە براکەتەوە بەڵێ هەر کەسێک لە عیلەکەی شەکرەی هەبێت و خۆشی یعنی تۆزە وەزنی زیاد بێ پشکنی پێشوەختە بکە بەڕاستی ئەگەر طبیعی بوو 3 ساڵ جارە دووبارە کاتەوە ئەگەر شەکرەی هەبوو تەمانە بێ عیلاج وەرگێ ئەگەر لە بینەکەیە بوو ئەوە ساڵانە پشکنی نەکاتەوە و ڕێنمایی وەرەگرێ بۆ ئەوی تووشی شەکرەکە نەبێ لە هەر کام لە حاڵەتەکان ئەم نەخۆشە ئەم کەسە ئیسفادە ئاکان لە پشکنینی پێشوەختە چونکە حاڵەتەکەی بە جوانی پیشانەیە زۆر باشە دکتۆر سیحنی مترسم نەبێت لە ڕاستیە جەناب وەزع زۆر باشە بە پێی پشکنینەکان و پشکنینەکانی تر کە بۆمان کردووی ئەمێنێتەوە سەرەوە یەک دەنگ حەبە بۆ دانین بۆ شەکرەکە ڕۆژانە یەک جارەی خۆی بەڵام ئەبێ پارێز بکەی خواردنەکە تەندروست بێ جوڵە بۆ دانین ڕۆژانە ئەبێ وەرزش بکەی بەڕاستی ئەبێ 5 بۆ 10 کیلۆ وەزنیشت دابەزێنی دووشتی تریش هەیە کە بۆ دەکەین کاگونەر ئەویش یەکیان فەحسێک هەیە بۆ پشکنینی پێشوەختەی گورچیلەکان ئەمە دەکەی فەحسێکی تریش فەحسی چاوەکە بۆ دەکەین ئەمە هەدفمان لەمە ئەوەیە ئەگەر شتێکی زۆر بەسیط خوا نەخواز ڕووی یابێ پێشوەختە بزانین و ڕێگری لێ بکەین نهێڵین زیاتر بێ و غیری ئەوە هیچی ترە ناوێ ئەم شتانەمان بۆ بکە ئیشەڵا 3 مانگی ترە و بینینەوە هەڵسەنگاندێکی ترە بۆ بکەین بزانین بارودۆخەکە و چۆن زۆر باشە دکتۆر دەست خۆش قوربان زۆر سپاس دەست خۆش بێت زۆر سپاس کاکوونەر سپاس بۆخوا لە ئێستا تەندروستی چاوەکانت زۆر باشن لە بریکەوە پشکنینی پێشوەختت ئەنجام داوە بۆ شەکرەکەت لە ئێستا پشکنینەکانت هەمووی زۆر باشن بەڵام پێویستەکە ساڵانە ئەم فەحسە ئەنجام بدەیتەوە بۆ چاوەکانت لە بریکەوە ئەبێ ئاگاداری ئەوە بیت کە نەخۆشی شەکرە کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی چاوەکانت زۆر باشە دکتۆرانی چاوەکانم کێشیان نییە سترسم نەبێت سپاس بۆخوا لە ئێستا چاوەکانی کێشێکی ئەوتۆیان نییە لە بریکەوە پشکنینی پێشوەختت ئەنجام داوە بۆ شەکرەکەت زۆر باشە دکتۆر دەستان خۆش بە عزتان کێشا سمارت وەرچەرخانە